بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی گرنگی یەک ڕێزی و یەک هەڵوێستی کورد بە تایبەت لە بەغدا کاتێک کە کورد بە یەک دەنگ بە یەک وەفد بە یەک نوێنەرایەتی دەچێتە بەغدا چەندە دەتوانێت باشتر قسەی خۆی بکە و دەرەنجامی هەبێ. گفتگۆ لەسەر ئەم پرس و باسە دەکەین کە مەخسە لەسەر ئۆپۆزیسیۆنیش دەکەین لە هەرێمی کوردستانە چەندە ڕۆڵیان هەیە لە کەمکردنەوەی کێشەکان و چەندە ڕۆڵیان هەیە لەوەی ئەو بارگرانی کە لەسەر خەڵکی کوردستانەیە کەم ببێتەوە. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاگاری یارسین بەرپرسی لەخی چواری پارتی دیموکراتی کوردستان. کاگاری سڵاو لێبێ. زۆر بەخێر بێ خێراتی. با لە وەفدەکەی وەفدا و بەشەکەی کوردەوە باوا بڵین کە چوونە بەغدا. چەندە ئێمە کە بە هاوبەشی دەچینە بەغدا دەتوانین دەنگمان دلێرتر بێ باشتر قسە بکەین باشتر داواکانی خۆمان بخێنە بەردەست بەغدا. خۆی زۆر سپاس. یەک قسە هەیە زۆر مەشهورە، هەر کاتێ بینی ئێمەویشەتی باش بوو بێ وەسی کوردستان باش بووە، هەر کاتێ بینی ئێمەویشەتی تێک بچێ وەسی کوردستان باش نابێ. بۆ لەبەروی کە وەسی ئێمەویشەتی باش نەبێ من کە ئەم قسەیەکە مەبەستمەوە نیە خوانە خواستە لایەنەکانی تر وجودیان نییە لەسەر ساحی سیاسی، بەڵام ئێمە دوو جمگەی سەرەکین، ینی هەموو کەسەی زانێ و دەسەڵاتمان زیاترە. ئەگەر ئێمەویشێتی لێک ترازابین نەیار و دوژمنی ئەم نیشتیمانە پیرۆزە ئیسیفادەی لەو درزە کردووە هاتۆتە بینی هەردووکمانەوە یاری بە عەقڵی ئەم میلەتە کردووە لی تێگاوین. بەڵام کە یەک بووبین سەیری شەڕی داعشکە مەسەلا سەیری زمانی بەری کوردستانی کە چەند دەستکەوتی گەورەمان بەدەستهێنا. جا بۆیە ئەوەی بە دەرەجەی یەک ئێمەویشێتی نیشتیمانی کوردستان و بەگشتیش هەموو لایەنە سیاسیەکان زۆر گرنگە هاوڕابین لەگەڵ یەکتریا نەک لە پێناو مەسلحەتی حیزبی لە پێناو بەرژەوەندی گەل و سەروەری خاشی پیرۆزی کوردستان. باشە ینی کاگاری پێ دوایەوەی کە بەدینە هاتووە بەهۆی ئەوە بۆ کێمە پەرد بووین یەک دەنگ نەبووین یەک ڕیز نەبووین ڕێک وایە نەک ئێستا لە ڕابردووی 100 ساڵی ئەخێری کورداوایە لە هەر چوار پارچەی کوردستان. کورد گەورەترین سەرەتان لە ناو خۆیایەتی ئەویش پەرتەوازەییە خوا نەکردە کە ئینشاڵڵا هەرگیز نایەتەوە شەڕی براکوژیە. ئەو ڕقوچینەی شەڕی براکوژی لە تاو نابێ، ئەو ڕقوچینەی کە ئەمێنێتەوە من پارتیم لە شەڕێکە ئامۆزایشی تۆم کشتووە تۆ وازی لێ نایانی مناڵەکەشە بۆ پەروەردەکەی بۆ ئەمە ئەڕات ڕقوچینە ئاومان لێکە. باشە ئێستا پێ دوایە دەرفەتەیە بۆی کەیتر پێکەوە کار بکرێت؟ ئێستا نەک دەرفەت هەیە، ئێستا فرسەتە. ئێمە زۆر جار فرسەتمان بۆ هاتە و پێشەوە لە چیز خۆمان ناوە نابێم جارەوا بکەین لەبرەوەی ئەو گۆڕانکاریانەی کە لەسەر ئاستی عالەم و بە تایبەتی لە ناوچەکار ڕۆیە خوازیاری ئەوەیە کە ئێمە بۆ بقا یعنی سەڤایڤەر بۆ مانەوەمان پێویستمان بەوەیە کە یەک بین معنای ئەوە نییە یەکێکمان برا گەورە بێت و یەکێ برا بچووک، ئەوە نا. یەک بین معنای ئەوە نییە تۆ لە ڕێی خۆت خۆشبی لەبەر خاتری من نا. بە هاوبەشی بیر بکەینەوە چۆن بەیەکەوە بتوانین لەم تونێلە تاریکەی ئەزمەیە لەم سەردەمایە بگەینە کۆتایی تونێلەکە و ڕزگاری و ڕووناچی ببینین، چۆن بتوانین میلەتی خۆمان لە نەهامەتی ڕزگار بکەین لە مەسەلەی موچەیە، لە مەسەلەی کارەبایە، لە مەسەلەی ڕێگەوبانە، لە مەسەلەی ئەمنیە و هەتا لە مەسەلەی ئەوەی کە ئێمە وەکو میلەت حەقی خۆمانە چارەنووسی خۆمان یعنی خۆمان دیاری بکەین. ئێستا ڕەنگە یەکێک بپرسیە بۆ یەک نین یعنی بۆ ڕێک نابن. ئەو پرسیارە من زۆر دەمێکە لە خۆم یەکەم زۆر دەمێکە هیچ شتێک نبینم ئەوەنە مهم بێت لە یەکریزی ئێمە مقەدەستر بێت هیچ شتێک چونکە ئێمە شوێشێتی نیشتیمانی کوردستانڵێن ئێمە لە پێناوی خۆشبەختی میلەت و سەروەری خاکە سیاسەت دەکەین وانە ئێ باشە من ئێمە وێچێتی بەس لەبەر خاتری ئەم دوو ئامانجە بەس ئەم دوو ئامانجە خۆشبەختی گەل سەروەری خاچی پیرۆزی کوردستان ئیجباری ئەکا لە سەرمان هەرچی شتی ترمان هەیە لەگەڵ یەکتریا کەسانەوی و زۆر بڵێن ئەهمیەتیان کەمترە ئەبێوانە بخەینە ولاوە مۆزوع سەرەکیەکە ئەمەیە لە پێناو ئەم ئامانجە پیرۆزەیە ئێمەوەیشێتی نیشتیمانی کوردستان ئەبێ یەک بین ئەبێ مشت بین نەک پەنجەی بەربڵاو. باشە ینی ئەوترێ ئەبێ وابین ینی پرسیارەکە وەیە بۆ وانە بوون بۆ وانە بووین وەکو وتم من ئەو پرسیارە زۆر دەمێکە لە خۆم یەکەم وەکو ئاری
یعنی نەگەیشتم بۆ وەڵامەکە بۆیە پرسیارەکە دەڵێمەوە من خۆشم نەگەیشتم بۆ وەڵامە بەڵام ئەمڕۆ باشترێ لە سبێنێ دوێنێ باشتر بوو لە ئەمڕۆ یەک ریز بین ئێستا بینی ئەمۆی شێتی نیشتیمانی کوردستان زۆر خۆشە لەخوا بەزیابێ ئەبێ هەمومان دوعا بکەین هەروە بمێنێتەوە ئەبێ حەشیمانە بیر بکەینەوە و بەرەو باشتری ژەچێ کە وەزعی ئێمەوەی شێتی بەرەو باشتر چوو لێکەوتەی زۆر ئیجابی لێ بێتەوە هەر بەسەکترین شت من عەرزی جەناب بکەم ئێمەوەی شێتی ئینشاڵڵا هەروواژە بێ لەمە زیاتر لە یەکتری نزیک بینەوە مەسەلا پێکەنانی کابینی دەم زۆر ئاسانترە بێ زووتر بەڕێوە ئەچێ کە ئەوە ڕوویە بڵین تەریب لەگەڵایە ئەو پەرلەمان ئەکتیڤە بێ بەرەو ڕووبوونەوەی ئێمە بەرامبەر شۆڤێنیستە عارەبەکانی کە بڵێن قوتی خەڵکی کوردستانیان بڕیوە ئێمە بە قووەتەوە بڕویانە وەستین هەلکردنی کێشەی موچە زۆر ئاسانترە بێ یعنی من با یەک شت پێ بڵێم من کە کاک باوەڵ چوو بۆ بەغا زۆر شانازیم کرد کاک باوەڵ کە چوو بۆ بە نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی سیاسی یەکێتی نەچوو بە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە نوێنەرایەتی هەموو لایەنە سیاسیەکان نزیمنی ها ئێمە دەمڕاستی ئێمە بوو لە بەغا تۆ چەند شانازیە ئەمەنە بە حەشیمانە سیاست بکەی کە تەوزیعی ئەدوارێ بێ ئەمە تۆ ئەوە بکە و من ئەوواکەم مەسەلا بۆیە ئەو کەسانی کە دڵسۆزی نیشتیمانن ئەم کرداریانە ئەبێ پێخۆش بێت و ئەبێ شانازی پێوە بکەن بەڵام بەشی گەورەی ئەرکەکەوێتە سەر ئێمەوەی شێتی نیشتیمانی کوردستان کە تەنزیمەکانی ئێمە ئەوەنە عاقڵ بن قاعیداڵێ بەڵێ مەڵبەند و لق و ناوچە و کۆمیتا ئەبێ پشتیوانی لەم هەماهەنگی و لەم یەک ریزەی سەرکردایەتی خۆمان بکەین نەک دانیشین لە فەیسبوک بە قسەی سارد و سووک بڵێن تعلیق لە یەکتری پێدوانی هەندێک ئامادەکاریش بۆ وەکراوە ینی هەم پارتی دیموکراتی کوردستان لە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرێک دوورکەوتونەتەوە لەو یەکتر تۆمەت باسکردنە ئەو خەبەرێکی خۆشە ئەگەر تۆ ئەمە زەمینی سازی بۆ کراوە کاچی من یعنی زۆر کەس وازانێ بۆ نمونە ئەمڕۆ تەلەفۆنی کراوە بۆ کاک باوڵ و ئەو شتێتی باشە من سبێنێم بۆ مەسی پشتیوان نییە ئەمە لە ژێرەوە ئیشی بۆ کراوە لۆبی بۆ کراوە خەڵک هەیە ماندوو بووە مفاوزەی کردووە سەری پێوێشاوە ئەی چۆن ئەمە ئەو معنای ئەوەیە ئێمەوەی شێتی نیشتیمانی کوردستان کەڵێم ئێمەوەی شێتی ینی قیادەی ئێمە زۆر بە پەرۆشە بەرامبەر ئەو پەرتەوازیەیە و خەمخۆرە ئەوەش ئەنجامەکەی بوو باشە کاگاری ینی بوون منە ڕەنگە ئێستا بڵێن دەسواژێکی بەکارنەوەتی شۆڤینیەکان لە بەغداد موچە و قوتی خەڵکیان بڕیوە بەڵام خۆ ڕەنگە ئێستا بڵێن ئەیخۆ کابینی پێگەنانی کابینەی دێم پەیوەندی بە شۆڤێنەکانەوە نییە یەکێتی پارتی بۆ کابینەکە پێکنایانن دواکەوتووە زۆر جارێمە دەڵێن دایانەوەی ئەزمونونەکەمان بڕوخێنن حکومڕانێکە چاویان پێدا هەڵنایە ڕەنگار خۆ زۆر جارەمە دووتی بێ ڕاستە ئێ باشە خۆ بنەمای ئەم ئەزمونام حکومڕانیە پەرلەمانێکی کارایە حکوومەتێکی کارایە کە لە وادەی خۆیدا 4 ساڵ جارێک وە نییە ئەمە خەتای ئێمەوەی شێتیە ئەمان خەتای بەخانیە ئەمەی کە ئێمەوەی شێتی بڵین کابینی دام پێک نایەنین لایەنەکانی سیاسی تریش حتمما بەڵام بە دەرەجەیەک ئێمەوەی شێتی ئەوە خەتای ئەو مەسافەیە کە کەوتۆتە بینی ئێمەوەی شێتی کە خۆش بەختانە ڕۆژ بە ڕۆژ ئێمە نزیکترە بینەوە لە یەکتری ئیتر ئینسان ئەبێ بایی ئەوە سەیری ڕابردوو بکە کە خزمەت بە داهاتوو بکە نابێ بە بەردەوام یعنی باسی ئەو نییە شعرەکەی شکری فەزڵی جێرە شێوێنێ کە کای کۆنی بەبادا لەکنت وا چاکە هەر لێی خوڕی سەری دەموکاوێژینەکەی هیچ ئیسیفادە لەوە ناکەین ئێمە دابنیشین چیرۆکی ئەو کاتانە بجێڕینەوە کە ئێمە و یەشێتی ناتەبا بووین ئەمە شێ سوودی لێبینێ بە پێچەوانەی ئەوە بەسەری داهاتوو بکەین کە ئێمە یەشێتی چەند هەنگاوی ترە نین بۆی نزیکتر بین لە یەکتری بۆ خزمەتی گەل و خاچی پیرۆزی کوردستان ئەو هۆکارەکەی ئەوەیە ینی کە ئەو کابینێتە شیل نەکراوە خەتا ئێمە یەشێتی لە بین مەسافە بۆ لە بینمانە باش ینی پێ دوای منگاوانە دەچێت سەر دەکێشێ بۆ پێکێنانی کابینەی دامیش دڵنیام وایە باشە کاگاری بەغدا لەوە تێگەیشتووە کە ینی کە کوردی یەک ڕیز بێ ئەوان ناتوانن زۆر قسەی خۆیان بەسەر ئێمە دازاڵ بکەن پێ دوای ئەوان لەوە تێگەیشت بن 100% حاڵی بوون لەوە
لەبەرەوە معقول نییە لەناو ئەو هەموو عەرەبە شۆڤینیستەیە لە بەغا چواریان تیانە بێت کە محەلیلی تاریخی یا سیاسی باش بێت سەری خۆی شانە بێ بە تاریخی کوردەوە و سەیری بکە هەر لە زمانی ئەردەڵانەکان و بابانەکانەوە زمانی شێخ مەحموود زمانی قازی محەممەد شۆڕشی ئەیلول هەموو ئەمانە نقطەی زۆعفی ئێمە ئەو کاتە بووە کە درس کەوتۆتە بینمانەوە نەجارێ نەدوو نەسێ نەچوار نەسەد یانی من دایم قسەیەکەم ماڵ نەشێوێ 8 ساڵ شەڕی بینی ئێران و عێراق بوو 6 ساڵی ئێمە شەڕی براکوژیمان کرد لە زیاتیەوە یەک بگرین بەس دوایی لەخوا بە زیابێ ئەو بوو هین دروست بوو بڵین بەری کوردستانی بەڵام مە بەستم یعنی چۆن نایزانێ باشی لێ ئەزانن ئەمانە حتمما یعنی ئەگەر ئەوانی ژنیان کرد بێ غەربیەکان بۆیان کردوون بە حەزی بڵین خستوێنێتە بەردەستیان توانە بابە ئەو زۆر لە کورد مەترسن لە بوی کورد مەسلحەتی خۆی نازانێ میلەتێکی پەرتەوازەیە ئەوەیە چۆن نایزانێ جا بۆیە ئێمە گەر عەکسیەوە پیشان بین ئەوان تووشی دڵە ڕاوچەیەکەین ناتوان بە ئارەزی خۆیان موامەرەمان لێ بکەن دواتر کە مەخسە لەسەر سەربەخۆیەکەین بەڵام زۆر جاریش دەوترێ هەر کاتێک لە هەر خۆناغێکدا ئێمە چوو بێتینەوە بەغدا و هەڕەشەمان نەکرد بێ بە ڕەشە و گوڕەشە نا بەڵکو چوو بێتینەوە بەغدا لەوێ داوای مافەکانی خۆمان کرد بێ خەڵکی کوردستان دۆخی باشتر بووە خۆشتر ژیاوە بە تایبەت نەغمەیە ئەنی ئۆپۆسیۆنەکانیش بەکاری دێنن ئەزانی من لەم 55 ساڵی ئەخیرە ینی هەفتاوە ئێستا دوو نمونەت بۆ ێنمەوە کە ئەم قسەی ڕاز نییە یەکەم ڕێکەوتنامەی 11 ئازار ئەوەی جەنابی مێلا مستەفا یعنی شۆڕشی کورد و لەگەڵ حزبی بەعس باش ئێمە ڕێکەوتین ڕێکەوتنەکە تەستیق کرا 4 ساڵ شتەکە ڕۆشت لەم 4 ساڵەیە حکوومەتی بەعس خۆی حازرە کرد فرسەتی پیاکە و لێمان باو لێیین ساڵی 84 کەیچێتی مفاوزەکەی کرد ئێ باشە حوسنی نیەت لەوە زیاتر چی یعنی ڕژێمێکی دڕەندە سەدامێکی خوێنمەش تۆ بۆ ئەوەی کە بڕێی ئاشتی کێشەکەی خۆ چارەسەر بکەیت بە هەڕەشە و گوڕەشە و بە کلاشکۆف نەیکەی جەنابی مام جەلال یعنی ئەو مبادرەی کرد نەتیجەکەیمان بینی ئەجە بۆیە یعنی لە ساڵی 2014ەوە ئەمانە دەوڵەتی عێراق دەستی کردەوە بە بڕینی قوتی خەڵکی کوردستان ئەوسا نەکەس هەڕەشەی کردبوو نە ڕێفراندۆم کرابوو نەمیلەتی کورد توی من دەوڵەتی سەر بەخۆی خۆم دروستەکەم ئێوسا بۆ کردیان بەڵام نەوتی سەر بەخۆی خۆمان ڕەوانە کرد نەوتی سەر بەخۆی خۆمان سەرەتامان دەست پێ کرد سەرەتا دوایەوە بە هەشت پێ بڵێم یعنی ئەمە حەقێکی دەستوری خەڵکی کوردستانە هەرچەنە من زۆر جارەڵێم بەڕێی من ئەوەی بڕای بە دەستوری عێراق هەبێ کەسێکی خۆشخەیاڵە چونکە ئەم ئینسانی شۆڤێنیست ڕێز لە دەستور ناگرێ ڕێز لە دیموکراسی ناگرێ ڕێز لە قانون ناگرێت تۆ بە تەمای ئەوەی کە مەسەلا گورگ وعدێ باتێ لەم و دووە ئیتر گۆژ نەخوا ئەمە لە شوێ دنیا هەیەشتیوە باشە ینی پێ دوایە ئەوەی لە کۆتایی 2012 و سەرەت با بڵێن 2013ەوە دەستمان پێکرد ینی ئەمە بیرکردنەوە نەبوو لە ئابووری سەر بەخۆی خۆمان ئەمە بەغدای تووڕە کرد کەوتی بڕۆنەوە سەر بە خۆیتان دەوێت لە ڕووی ئابوووریەوە دەبڕۆن پارە بە خۆتان پەیدا بکەن باشە یعنی ئابووری سربەخۆ جار ئێستا لە هەر لە کۆی گۆی زەویە ئەو ئابووریە سربەخۆیی کە بە شێوەی کلاسیک بڵێن تعریفەکرا نەماوە بەهۆی گلۆبالیزیشن تۆ زانی باشە تورکیا ئابووری سربەخۆی هەیە بەڵام بەبێ فرۆشتنی ئەو کاڵایانی کە دروستیەکە بە ئێران بە عێراق بە هەرێمی کوردستان بە ئەوروپا یعنی ئەتوانێ بژی ئەو ئابووریە سربەخۆیی کە ئێمە ینی لە ڕوئیای بڵێن قیادەی کوردیا هەبوو کە دای مەزرێنەیە لە هەرێمی کوردستان یەکەم کەس کە قازانجی لێ کرد دەوڵەتی عێراق بوو یعنی بۆچی بۆ ئەمە خەتەر بێ یعنی تۆ هەرێمێکی کوردستان بی حەزمێکی ئاڵوگۆڕیت هی بازرگانی لەگەڵ ئێران و تورکیا هەبێ بۆ 1 ملیار دلار ساڵانە خۆ بەشێکی لە عێراق ئەمە ڕژێتەوە ناو خۆ پارەکەی بۆ عێراق نییە ئەو یانیوان ڕەنگەیەسەوە بڵێن پارەکەی بۆ ئەوان نییە ئەوانە میشە لەم سەر بەخوابووریە ترساون لە ڕابردووشە بڕوا دەبێت ئاری ئەم شەو ینی ئەوە شتێکی بیرێنامەوە ینی هەندێک لە بیرەوەریە و کەسایەتیانم دەخێندەوە کە لە مفەوەزاتی 91 لە بەغدا بوون هەم
جاری یەکەم ئەوەی کە مام جەلال دەڕا و جاری دووەم کاک مەسعود دەڕا لەگەڵ کاک نووشیروان و ئەوانی تردا. یعنی لەو کاتەشدا وەفدە عێراقیەکە دەڵێ ئێمە کەرکووکتان نادەینێ، دەڵێن بۆ دەڵێ لە بەری کەرکووک نەوتی تایە، ئێوە توانن نەوتەکەی دەربێنن بەبێ بە سەرچاوی داهات بۆتان، جا دەڵێ ئێمە چۆن شیواکەین. یعنی لە هەموو فۆزاتەکانە لەمە ترساون کە کوردەیزانی بەغدا ئەوەندە بەمە تەنگەتاوە بێ بۆ بیری لە شتێکی وا کردەوە. ئەخر نا ئەمە مڵکی خۆتە، یعنی بۆ ئەم زۆڵمە خوا قوبڵیەکە ئەخر معقولە تۆ شتێ مڵکی خۆ بێ خەڵکێکی داگیرکرد پێ بڵێ وەڵام من نایڵم تۆ بەکاری بێنی. لەوان دەڵێن ئێمە پارەمانەدا پێتان نەوتەکەتان دەرنێنە پارەی خۆشمانەدا پێتان بژیانایە و خەڵکی ژەو کاتە باشتر دەژێت. ئەوان پاریان ناوە بێن، ئەوان زانین چیان کردووە؟ نەوتەکەی ژێر ئەم نیشتیمانیان دەرهێناوە یاوێنە بۆ بۆمبای کیمیایی و ناپاڵم و تارەی سیخۆی و میراژ ئەم کوردستانیان پێوەران کردووە. پارەی چیان ناوە بە کورد؟ یەکێ مۆزەف بووە لە سلێمانی لە هەولێر معاشی وەرگرتووە، ئەوەی بەسڕا ژۆری گرتووانی خۆمە هینیە. تۆ کرێکاری بکەی بۆ هەر کەسێکی بکەی خۆ پارەکە دەهاتێ. ئەوە عیلاقەی بۆ نیە. دوایەوە ئەڵێن گوایە هەرێمی کوردستان ئەو پارەی نایە بە ئێمە، ئەی زەحمەنە بێ بەسڕا هیچ پارایە بە هەرێمی کوردستان هەتا هەرێمی کوردستان بیا بە بەسڕا. ئەخر خۆوان موچەی کاملیانی بەشە بۆ جێ خۆمانیانە نار، یانی و ئاوەدانیشی کە ئێستا هەیە ئێمە شانازی پێوەکەین جیاواز لە شارەکانی دیکەی بەغدا. ئەو پیاوەتیەوە پیاوەتی نییە، ئەمە دەوڵەتێکین پێکەوەین و بەشی خۆمان وەرگرتووە. باش من یەک شت پێڵێم، تۆ ئەڵێ میزانیەکان بۆ ناردین، من عەرزم کردی تۆزە لەو پێش وتم هیچ ڕووی نەیابوو بینی ئێمە و بەغا لەگوڵ کەمترمان بێکتری نەئەوت لە پرێکە بە میزاجی سیاسی کۆمەڵی شۆڤێنیستی عەرەب ساڵی 2014 مانگی یەک میزانیەکان بڕی، هیچ ڕووی نەیابوو، هیچ شتێک ڕووی نەیابوو. ئەمە مۆزوعی یەکەم. مۆزوعی دووهام، تۆ ئەڵێی لە عێراقا سیستەمێکی فیدرالی هەیە، فیدرالی تعریف کراوە برای بەڕێز لە چوارچێوەی ئەو سیستەمە فیدرالیە تۆ کۆمەڵی حقوقت هەیە بە پێی دەستور. ئێمە بەس باسی ئەوواکەین بۆچی عێراق ئەو ئیلتیزاماتەی کە لە سێرەتی جێبەجێی ناکە بۆ، یعنی ئەمە پرسیارەکەیە. ئێمە ئیلتیزامات سەرشانی خۆمان بەجێناوە، یعنی هەموو جارێ بەم مەرحەلانەی دواییشەوە، یعنی بەم جارەشەوە کە تەیب سامی لە پڕنووساوێکی دەرکردوتیەوە حەق و حسابتان لای ئێمە نەماوەتە هەژ مانگی تر، خۆ کۆمەڵێک بیانی هێنا بووە دەڵێوەتە هەرێمی کوردستان پابەند نابێت، تەوتین ناکە، داهاتی ناوخۆ ڕادەست ناکە، یعنی کۆمەڵێک بیانویانەر هەبووە. ئەزانی من کارباچی قەومیم، من سیقەم بە سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگرە بەڕێزەکەی هەیە. ئەوان ئەڵێن ئێمە هەموو ئیلتیزاماتی خۆمان بەرامبەر بەغدا جێبەجێ کردووە. مسیقەم بوان هەیە، مسیقەم بە ئینسانێکی شۆڤێنی نییە لە بەغا خەڵکی هانەدا و کۆمەڵی خەڵک مایوسەم مابی ئەوەی کە ناوی خۆیانێ بڵێن ئۆپۆزیسیۆن یەک خەڵک فریوەدا لە هەرێمی کوردستان ئەڵێ وڵا حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکردووە. جا خۆ هەرەوە ماوە کاک مەسرور ئینسانی قەومی وا قسە ناکە، هەر ئەوە ماوە کاک مەسرور و کاقوبات هەستن کلی ژوورەکەی خۆیان تەسلیمی ئەم شۆڤێنیستانی بەغا بکەن و ئەوان وەکو مۆزەف تەعامل لەگەڵەمان بکەن، یعنی دوو مۆزەفی حکوومەتی عێراق ئەو بەخەو ئەبێ بیبینن شتیوە، سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ببێتە مۆزەفی شۆڤێنیستێکی عەرەب شتیوانە بە هیچ جۆرێ. لەبەرەوە ئەمانەی کە هەموو ڕۆژە تۆ خۆ ئێستا قسە کرد، هەموو ڕۆژێ بیانوێک بە هەرێمی کوردستان ئەگرن و ئەڵێن ئەمە ئیلتیزاماتی خۆی جێبەجێ نەکردووە. هین ئەزانی ئەم دەوڵەتی عێراق چی ئەوێت؟ با من زۆر بە یەک دوو جملەی کورد پێ بڵێم. ئەمانیانەوێ وەزعەکە وا لێ بکەن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ویستی 200 مەتر جادە لە هەڵەبجە، لە سەیسایەق، لە قەڵازێ، لە هەولێر نیازی هەبێ قیرتایی بکە، کتابێ بکە بۆ وەزارەتی دارایی عێراق ئیزنی لێ وەرگرێ، بڵێ یارمەتی هەیە ئەمە بکەین، تخوا تۆزێ پارەمان بۆ نانێرنەوە بکەین. هەر بەڕاستی ئەمەیان دەوێ؟ ئەخر ئەگەر ئەمەی نەوێت، یعنی خۆ جەنابەت پیاوی خوێنەواری ئەوان گریمان کەوایە کەوان نییە، هەموو مانگێک 900 ملیاردەکەی 900 شتێکە بۆ ئێمە ێنێرن، ئێمە هەموویین بە موچە. باش ئەوەڵێ چی؟ ئەڵێ ئەبێ هەرچی داهاتی نەوتی و ناناوتی هەیە ئەویشم بۆ بنێری، تۆ ئەویشی تەسلیمەکەی.
ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ویستی ساڵ متر جا دەقیرتاوەکەی خۆ پارەی لە بەردەستان نییە. آخر خۆ ناڵێ موداهات دەڵێ نیوەی داهات بەو نیوەیی کە بەری ئەکەوێت ئەگەر بتوانێ نیوەکە ئەگەر بتوانێ بە کەڵشی ئەوە بێ کە وەزارەتەکانی پێبژێنی چکە هەموو وەزارەتی مەسرفی هەیە بۆیە یانی ماگان نەسرێکی هەیە بۆ خۆی یعنی ئەم ئەوێت لە پارەی بەنزینی مدیر عامێکەوە لە وەزارەتێک ئەم پارەکە سەرفکە هەتا ئاگاتە مەشروعێکی ئاو هەتا ئاگاتە بەنداوێ هەتا ئاگاتە شوێن نیشتەجێبوون بۆ بنەماڵی شەهیدان هەموو ئەم شتانە ئێ باشە تۆ لەسەر ئەساسی چی قەی پێەکەی چوزانی بەیانی تۆ ئەمەش ناردۆڵێ نییە بڕۆچێکی بیکە داواکانیان هێشتا لە چوارچێوەی دەستورە ئەگەر بڕایشیان پێ نەبێت لە چوارچێوەی یاسا و ڕێنمایانەیە وە لە چوارچێوە ڕێککەوتانەیە لەگەڵەوەدا ئەوە لە بۆ نمونە ئێستا دوایین جار کە موچیان بڕێەوە بیانۆکانەوەی دەڵێ ئێمە داوای داهاتی ناو خۆمان کردووە لەسەری ڕێککەوتین کە ئێوە نیوەی داهات بنێرن نیوەکەتان نەناردووە بیانویان هەیە بیانۆکەیان منطقیشە هیچ منطق نییە من جایتر قسەکەمەکەمەوە من سیقەم آخر ئەو ڕێککەوتنی کە خۆمان کاگاوات وەزیری ئەم حکومەتی ئێمە نییە وەزیری دارایەم حکومەتی هەرێمە نییە باشە خۆ ئەو خۆی ڕایگەیان وتی ڕێککەوتوین لەگەڵ بەغدا مانگانە داهاتی نیوەی داهاتیان بۆ نێرین ئەوەندە نەوتیان بۆ نێرین ئەوان موچەکەمان بۆ نێرن هەرێمی کوردستان مانگێ 40 ملیارێ ناردوو مانگێ پەنجاوێکی ئەنجە نەوتی هەر نەناردووە نە بە عەرزەکەم وانە خۆتام لە حزێش هەر نەوتی نەناردووە سەریکە من متابعی سایتی شەفافیەتەوە بزانم شتێکی وایە من متابعە واکەم لە هیچ شوێنێکی دنیا نەبووە تۆ بێ بڵی بە جێژیر پێم بڵێ بۆ نمونە مەرزی باشماق هەموو مانگە ئەبێت 30 میلیۆن دلاری هین هەبێت ئەگەر نەیبوو ڕاستە شتیوانە بۆیە ئەمریکا مانگی 48 ناردۆ مانگی 50 ناردۆ ئەو بەسراوەتەوە بە داهاتەکە باشە ئێستا بۆ نمونە مانگێت خەڵک ساڵە هەبێت لە سیارە لێ خوڕین غەرامەکەمە بێتەوە داهاتی وەزارەتی ناوخۆ کەمەکە هەر نمونەیەکی تر لە سەردەمی کۆرۆنایە کە ژیانەوە نییە داهات نامێنێ قسەکە لەسەر ئەوەیە ئێمە خۆمان دەڵێن داهات 300 میلیارد ئێمە مەبەستم نوێنەرەکان ئێمە کە چوونەتە بەغدا ئەم پەنیان ناوتویانە داهاتی ناوخۆ 300 میلیارە شتێکی وایە بەداخۆیانی کە خۆیان ئەویان وتووە بەغدا و توێتی مادەم 300 میلیاردانەیە بێ زەحمەت نیوەی 150 میلیارەکە بۆمان بنێرن 120یان بۆ ناردوون ناردووە ئەیسا مانگە ناردن ئەم مانگەش دەینێرن بە پەیزانێرەکانی تۆ من جای تێڵێمەوە من بڕوام بە حکومڕانی حەکیمانەی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکی حکوومەتەکە و جێگرە بە ڕێزەکەی وەزیرەکانی هەیە 100% لە پشت حکوومەتی خۆمۆستاوم ئەگەر هەموو پارتیش هەموو یەکێتیش دژی ئەم حکوومەتە بن من کابرایکی قەومیم من ئەگەر لەسەر ناحەقیش بێ ناحەق نییە خراپترین حکومڕانی کورد ناگۆڕمەوە بە باشترین حکومڕانی داگیرکاری 1 میلیۆن ساڵی تر بەغدا داگیرکردن بەتەوان داگیرکەرە من حەقی پرسیارکردنم نییە ئەزانم لەبەی تۆ سەحوفی تۆ پرسیارەکانەکەی بەڵام تو خوا من و تۆ بەخواست من و تۆنا باوکو باپیرمان بەخواستی خۆیان بوون بە عێراقی یا وڵاتمان دابەش کراوە ئێمە خۆمان چون تومان تخوا لە ڕێخوا بەشکمان کەن بە عێراقێکی جنسیەکمان بنێ کەی ئێمە شتیان منوتووە وڵاتی ئێمە داگیر کراوە وڵاتی من و تۆ پارچە پارچە کراوە کاکە بە زۆر ئەو بڕۆ لە ماحادەی سێڤەرەوە ساکسپیکۆ و لۆزانەوە سەری باسی دەکەی باز لە 100 ساڵ لەمەوبەر باشە ئاخر لەرزوتای ئەو 100 ساڵەیە کە ئێستاش پێوەیە ناڵێنی و من و تۆ خەڵکی پیامانڵێ عێراقی باشە کاگاری ڕەنگە هەموو کوردێگەستە بڵێ باشە دەیدەستان خۆش بێ حکومەتی هەرێم 85 ڕۆژ موچە نەدرا خۆت بکەوتی تایەتە خۆت عیبا ئەوەندە چاو لە بەغدا نەبوایە موچەیەکت بدایە نیوە موچەیەکت بدایە بۆی خەڵک بڵێ کاکە بەڵێ ئێمە توانین بەغدامانەر ناوێ ناچینەوە بۆ بەغدا و خۆمانی تر خۆمان بڕێوە دەبین هەرچیمانە و پێکەوەی خۆین 100% ئەو پرسیارێکی منطقیە بەڵام ئەوە بێ خۆ بەڕێ سەرۆکی حکومەت وتی ئێمە ژیان و مردنمان پێکەوەی ئەوەی هەمان بێ پێکەوەی خۆین بەس لە واقع خەڵک ئەمەی نەبینی 85 ڕۆژ خەڵکێکی زۆر هیچ نەبوو بیخوا و ژیانیوانی تر وەکو خۆی واکێتی و پارتیشەوە ئەمە پرسیارێکی زۆر حەقانی و زۆر منطقیە بەڵام من نازانم تەبان ئەو پرسیارە بێ لە دەمڕاستەکانی حکوومەتی هەرێم بکرێ بەڕاستی
من کابراایکی حیزبیم توتی من 100% لە پشتی حکوومەتم بۆی ئەم پرسیارم لە بەڕێزی کرد. ئەجا باشە سەریکە ئەگەر من سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باوا بڵێم من سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بوومایە ئەزانی کە ئێمە مەکەرەمەی جەناب دەڵێ ینی ئەوەی ناوخۆ بڵێن کۆمە کردەوە زەرب و تەقسیممە کرد بۆ نمونە بەشی نیو موچاکە نیو موچەکەمەیە ئەو کاتەی کە بڕیاری قەتعی رابێ بە تایبەتی لە نێوان ئێمەی چێتی نیشتیمانی کوردستان کە بایکۆتی بەغا بکەین بە فەرمی وەزیرەکانمان بکشێنەوە ئەندام پەرلەمانەکان بکشێنەوە و بەشداری هەڵبژاردننی عێراق نەکەین ئەو کاتە بەو نیوە موچەیە من بوومایە ئەومەیە بەڵام هەتا ئەو ڕۆژەی خەڵکانێک هەبن لەم هەرێمی کوردستانە بڵێن با بە دەرگای بەغامان با لێ دانەخرێ دەرگای بەغا دانەخرێ دەکەواتە هەر بێت چاوەڕێەوە بکەی بە 60 و بە 70 ڕۆژ دڵیان نەرم بێ و موچەی خەڵکی کوردستان بنێرن کاتێک ئەوە ئەەکەی کە بڕیارت دابێت چارەنووسی خۆ بەدەستی خۆت دیاری ئەەکەی ئەو کاتە ئەوواکەی کە جەناب دەڵێ باشە ئێستا ڕێڕەوی خۆی وەرگرتووە چی ڕێکەوتنەکان لێکتە گەیشتنەکان من لە لیژنەکانیم نازام با ئەوەی کە دەیبینی خۆتۆ ینی آخر دەچە سەریکە ینی پێ دوای حکوومەت تێرێن پابندە بێ ڕێکەوتنێکیان کردووە دەڵێ ئێستا بۆ نەبووم هەفتەیە بە پێ ڕێکەوتنەکانە بێ مەستن بەغدا داوای 120,000 بەرمیل لەو 120 ملیار دینار دەکات لەگەڵ بڕی 100,000 بەرمیل لەوت مسیقم بە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە زۆر مسیقە پێێتی ئەم سیقەیە لە چیوە سەرچاوی گرۆکە ئەم سیقەیە لە بەروی پێم وایە ئەگەر ئێمە ئەم حکوومەتەمان نەبێ بەڕێمی هەموو کەم و کوڕیەکان زۆر ناخۆشە و قسێژەکەم لە پێشە خۆمەگرێتەوە لای من قەنەعەتم وایە میلەتی بێ دەوڵەت و قەرەج وایە خەڵکی شوێنێک نییە من نامێ قەرەج بم تەنیا هیوایەکی کورد لە سەرام عەرزە لە هەر چوار پەرسی کوردستان ئەم حکوومەت هەیە بەڕێغمی هەموو کەم و کوڕیەکان کە هەمانە کە ئێمەوەی شێتیش لەی مەسئولین ئەو مەسئولیتەشمان قبول کردووە خەڵک بە حیاتی یەک ڕۆژ حکومڕان نەبووە دانیشێ بە خەیاڵ کۆشتی تایبەت بۆ خەڵکی دروزەکە و پیانەڵێ ئەگەر ئێمە حکومڕان بووینە ئەزانی چیمان بۆ کردن یەک ڕۆژ حکومڕان نەبووە ئەسڵەن نازانێ معاناتی حکومڕان چییە ڕوئیای حکومڕانی نییە ئێمە کاڵم ئێمە مەبەستمی شێتیشە ڕوئیای حکومڕانیمان هەیە بۆیە من سیقەم بە حکوومەتی خۆم هەیە ئەم حکوومەتە وەکو چاوی خۆمەی پارێزم چونکە بەدیلی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کورد نییە باشە تاگەری هەندێک خەڵک وەکو خۆتێ دەڵێن بیدەنە دەست ئێمە ئێوە بۆتان ناکرێت 30 ساڵا و هەجوان بەڕێوەیە بن بیدەنە دەست ئێمە تۆ دەڵێی ئەمانە پێیان ناکرێت پێ دوایە پێیان ناکرێت جارێ بیدەنە دەست ئێمە ئەمانە دیارە هیچ بڕیان بە دیموکراسی نیە و بە خەڵک ڕابێرن لەبەری ئەوان خۆیان تاقی کردەوە و چوونە هەڵبژاردن نەیانتوانی وەکو ئێمەی شەتی زۆری نەبن خەڵک گوتی ئێوە قابلێتی ئەوەتان نییە زۆری نەبن ئەو مەسجی خەڵک بوو سەری دەنگەکانیان کە ئەمانی کە بەهار بۆ خەڵکی کوردستانە هێن نێرە ئەو ڕۆژێک کە ئەوان حکومڕان بن لێرە خەڵک پێوتن نۆ نە من تۆم قوبوڵ نییە بۆیە ئەوەنگە کورسی هێنا مەسجێکی ڕوونی خەڵکی کوردستان بوو بۆیان بۆیە ئەم یعنی خیتاباتیانەی کە ئەیەن ئەمانە ختابی پۆپۆلیستین جوڵاندن و یاریکردنە بە فیز و بە عاتیفەی خەڵک جگە لەوە هیچی تر نییە زۆر زار کە دەستنە بەغدا دەڵێن بەغدا ڕاست دەکا خەڵکی کوردستانیش سیر دەمیان دەکا و لە حکوومەتی هێرێم پڕ دەبێ ئەی باش یەک پرسیار بەڵگەی مەنتیقیش دێن بەغا ڕاست دەکا بەغا ڕاست دەکا من نازانم بۆ واڵێن خۆت گوێت لێ بواڵ بەڵێ بڵێ جۆم لێ بووە بەڵێ بەڵام ئەمانە یعنی من زۆر جار لە ڕاگەیاندنەکانە قسەیەک هەیە کەم ئێستا ژەی لەمەوە قسەیە من خەڵکم نەدیوە عاشقی جەلادی خۆی بێ ئەمانە جەلادی میلەتی کوردن ئەم شۆڤێنیستی عەرەب لە ڕابردووە بە کردار لە ئەم نەسوورەکە جەلادی کردووە و لە هەڵەبجە کیمیای ڕشتووە ئێستا بەناوعێکی تر جەلادی تۆ هەیە قوتی تۆ ئەبرێ نەمبینیوە خەڵێک خۆی بە نیشتیمان پەروەر و ئۆپۆزیسیۆن بزانێ هەستێ ئەشۆم بیللا بکە بۆ ئەو بۆچوونەی یا بۆ ئەو کەسەی کە جەلادی میلەتەکەیەتی یعنی چۆن شتی وابێ
ئۆپۆزیسیۆن بۆ هەموو کۆمەڵگەیە خاڵەجان زەرورە. بۆچی؟ بۆی چاودێری ئێمەی حکومڕان بکە، غەڵەتەکانی خۆمان ببینی خۆمان چاکەین. بەڵام لە هەموو وڵاتێکی ساڵح و دیموکراسی ئەو کاتێک کە کۆمەڵگەکە تووشی ئەزمەیەگە بێ، ئیتر ئەگەر لافاوێکی گەورە بێ، ئەگەر بوومە لەرزە بێ، ئەگەر شەڕ بێت و ئەگەر ئەم حاڵەتە بێ، بڵێ ئەزمەیەکی ئابووری، مەسەلەی بڕینی قوتی خەڵکی کوردستان، ئەو کاتە ئۆپۆزیسیۆن و حیزبی دەسەڵات ئەکەونە یەک بەرەوە، سەنگەر لێک جا ناکەنەوە. ئەو کاتە هەر کەسێک سەنگەر جیا بکاتەوە، هیچ تعریفێکی ترینی یەک لەوە زیاتر کە پێی بڵێ مەجاشە. ئەگەر جاش نەبێت، سنگەری میلەتەکەی لێ ناهەمەتیا بەجێ نایڵێ بۆ پارچەی عەرزەی 400 مەتری لە بەغا لە کەرخە سەرڕافەیە نەزانم کوێ. پێ دوایەمانە بۆ دەستەواژەی تۆ دەکەونە چوارچەوەی ئەو دەستەواژەیەوە. هەر کەسێک میلەتی خۆی، باسی کوردەکەم، هەر کەسێک میلەتی خۆی لە نەهامەتیا بەجێ بێڵێ ببێتە وتەبێژ و مەحامی شۆڤێنیست 100% جاشە. بەشێک لە ئۆپۆزیسیۆن ئێمە وایان کرد پێ دوایە؟ بەڵێ وایە. بۆیە ناوێن ئۆپۆزیسیۆن نییە. خۆشەر نییە یعنی کە خەڵک بەخۆی ئۆپۆزیسیۆنی تر میش بڵێن تۆ ڕازەکەی. ئۆپۆزیسیۆن تعریفی خۆی هەیە، من لەو پێش تعریفم کرد. وتم لە کاتی نەهامەتیە نیشتیمانی خۆی بەجێ نایڵێ، میلەتی خۆی بەجێ نایڵێ، لە سەنگەری نیشتیمان ئامێنێت. بەڵام واقعیش دەخاتە ڕوو. نا، واقعیش ئەشێوێنێ، واقعیش ڕوتوشەکە. ئەوان دەیکەن واقع دەشێوێنن یان واقعەکە خەنە ڕوو. واقع شێوێن. ئەوان یەک شتیان هەیە بە عالم بڵێن ئەگە بەردێ لە ئاسمان کەوتە خوارەوە خەت هەی پارتی وچێتیە. جاوم مناڵێکی دەتوانێت بکە، ئەو پێویست ناکە ئەو بزەمبی. ئەمە هیچ بنەمایشی منطقی نییە، سیاسی نییە. ئەمان هیچ بەرنامەی کاریان نییە، بەرنامەی حکومڕانیان نییە، هیچ کام لەمانە وجودی نییە. یعنی تۆ من نامەوێت ناوی خەڵک بڕێم بۆی یعنی پیاو گەورەی نەکە. خەڵک هەیە مەسەلەن بە زمانی سەرجادا یەت قسەی زلێک ها بەرامبەری ئەمەوەیشێتی یەک ڕۆژ لە ژیانی مەسئولیەتی هەڵ نەگرتووە، نە لە شۆڕشە لە ڕابردوو، نە لە دوای ڕاپەڕێنیش، یەک ڕۆژ. ئەم پێ دوایە لە دوورۆ قسە دەکەن؟ بەڵێ ئەوەی لە شەڕ دوورە شمشێری تیژە، ئەوش لەو تیپانەیە. باشە. ئێستا لە کۆمەڵگەی ئێمەدا ئەنی لەگەڵ ڕووداوەکانی ناوچەکەیە خەڵکێمە خەڵکێکی عاتفی و ئیماندار و ینی جۆرێک لە هاوسۆزی دەردەبڕن بۆ غەزە. پێ چۆنەوە هاوسۆزیە؟ وەڵاهی من وابزانم یەکێک بووم لە یەکەمینەکان کە لە ڕاگەاندنا وابزانم لەگەڵ زانا بوو لە بەرنمەیەک لێرە هەر لەم مینەش بوو. باسی ئەوم کرد، یعنی تۆ ئەوەی یەک زەڕە ئینسانێتی تیاابێ، ئەو ژن و مناڵا بینێ کە بەس ئێسقانی ماوە لە غەزە دڵە ژانەکە لە بەری خۆتۆ وەکو عەرەبی شۆڤێنیست نیت ئەو بەزەی بە مناڵی کوردانە هاتەوە، بەستۆ بەزەی بە مناڵی خەڵکایەتەوە. هەندێک خەڵگەم بیانوانە دێنەوە بەڵا فەڵەستینەکان خراپبوون بۆ ئێمە و باش دووروشمی ئەزانی چۆنامیان بەرامبەر بەکاردێن. ئاخر ئێمە خۆ دەتۆ جۆ بگرە، ئەگەر ئێمە وەکو شۆڤێنیستی عەرەب بکەین جا فەرقمان چیە لەگەڵەوە. بەڵام من سەیرم لە شتێکی تریت، هەندێک لەو بەڕێزانەی کە مامۆستای ئاینین مەسەلا نسیحەتی خەڵکەکەن بڕۆ پارە و شت چەنە هەیە و چەند ئەتوانی وەرن با کۆیکەینەوە پارەکانمان بینێرین بۆ غەزە. بەڵام جۆم لێ نەبوو یەک مامۆستای ئاینی بڵێ وەرن با خۆمان دەوڵەمەندەکانی هەرێمی کوردستان لە هەموو هەرێمی کوردستان، یعنی لە زاخۆ تا دەربەنی خان هەتا کەلار، هەموو دەوڵەمەندەکانی کوردستان، هەموو ئەوانی کە شتێ پارەیان هەیە، چۆن بتوانین ئێمە وەکو هاوڵاتی هاوکار بین کە نەبین بە کۆیلەی شۆڤێنیست و دەستی لێ پاکەینەوە بۆ پارە لەگەڵ ئەو داهاتی کە تۆ باسی کرد. وەرن بە هەروەکو فکرە خۆ مناڵم بیکەین، بەزەڵێ وەکو فکرە حوسنی نیەت وەکو قسەی خێر. جۆم لێ من شتێکی وام ژۆ لێ نەبوو، ولی یعنی دەردی فارسەگاڵێ، ولی یعنی ئەس کوردستان سینە میزانان وەسەی غەزە، یعنی قوڕە پێوێ بۆ غەزە بۆ ئەوێ، بەڵام خۆی مەسافەیەکی دوور و درێژی لێ سەرراوەتەوە مادەی 140 هەلجۆشی لێ نییە، وەکۆی بە هەدیە بێتی بە عەرەب، نیشتیمانی خۆی بە هەدیە بێ بە عەرەب. پێ دوایە خۆشمان لە دۆخێکی خراپین بەڵێ وایە و ئەبێ ئەو کارەکان بۆ خۆشمان بیر لۆ بکەینەوە بۆ خۆمان. بابە
خۆ من ناڵێم من کە ئاڵێم بە خەڵکی دەوڵەمە بڵێن ئەم هینانە کۆکەنەوە خۆ من ناڵێم بەمە بچین موچەی پێبین بەڵام تۆ ئەتوانی ینی بە ئەحسایەکی بەسیت لۆکاڵی شار بە شار ئەوانەی کە بەڕاستی لە هینی هەژاریە ئاژین هیچ نەبێ هاوکاری ئەوانی پێ بکرێ خەڵکێک خۆی کوش بەداخەوە لە بێپارەیە لە بێ موچەیە لە مای ڕابرو دەمان بیستیانی بەداخەوە وە ڕەنگەوە کاری دیکەی هەبێ بەڵام 2000 وا بڵاوە کرایەوە کێشەکەڵەکە بۆکانیان بەڕێزە بەوەی بێپارەیەوە دروست بووە من لەسەر ئەو کەیسە چوم تامان لەو پێشم زانی بەس بۆ ریفرشکردنی بیرەوەری خۆم چوم جاری تر سێرچم کرد لەسەر سوئیساید ینی خۆکوشتن وڵاتی عێراق کە ئێمە بەشێکین لێی لە مەرتەبەی 143 فینلەندا باشترین نظامی پەروەردە لە عالەمە لە فینلەندایە لە مەرتەبەی 36 ینی ئەوەی خۆکوشتن هەیە لە ساڵێکە لە فینلەندا لە سوید لە دانمارک لە ئەمریکا لە ئیتالیا لە فەڕەنسا لە بەلجیکا لە هۆڵەندا ئەوەنگە لە کوردستان نییە توێ بڵێ بۆی بێپارەی و بێکێشی ئەزانی سەیریکە خۆ گەر بێتە سەر مەسەلەی بژێوی ژیان لە وڵاتی چۆکو فینلەندا یا سوید ئەگەر تۆ بێ ئیشیش بی هەردەژی سۆشیال هەیە ڕاستە ڕاستە ڕێگەوبانی باشە هەیە سەکەمە لەو ڕەنگەیە بوتەنە وا بڵاو کرایەوە کە گوایە خەڵکێکیش لای ئەی ناڵێم بەردێ لە ئاسمان بکەوێتە خوارە و خەتای پارتی وچێتیە وانە نەوەڵاوانێ زۆ بەر لە ئاسمان کەوتە خوارەوە ئیشی خوای گەورەیە باشە کاگاری لە ناو قسەکان تاوتم پیاوێکی قەومیم ڕاستە پێناسە بۆ پیاوی قەومی چییە؟ خۆ ڕەنگە هەموو کوردێکەوانەی ڕەخنە لارێمیش دەگرن بۆ پۆستیۆنەکانیشەوە دەڵێن ئێمە زۆر لێەوە کورتپەروەرترین دوێنێ بۆ نەسەرۆکی ڕەوتی هەڵوێست لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ئاوەتی بێ ماڵێن عراقچی بەڵام ئێمە زۆر کورتپەروەرین ئەو دەستەواژانی بەکارێنە زانی فکری قەومی چییە؟ فکری قەومی ئەوەیە کە من پێم وایە کورد هیچی لە ئینگلیز و فەڕەنسی و فارس و تورک و عەرەب کەمتر نییە ئەوان دەوڵەتی خۆیان هەیە کوردیش حەقی خۆیەتی ئەگەر تۆ خواپەرستبی ئەوە لە قورئانە هاتووە ئینا خەلەقناکم من ذەکەری وئونثا وجعلناکم شعوبا وقەبائل بۆ لیتەعارفوا ئەڵێ ئێمە ئێوەمان جیاواز دروست نەکردو بۆی بچن وڵاتی یەکتری داگیرکەن یەکتری جینۆسایدکەن بۆ ئەوەی کە یەکتری بناسن هاوکار و برابن بەیەکەوە کەواتە خوا حکمەتێکی هەبووە لە دروستکردنی ئینسان بە جیاوازی من و تۆی کورد دروست کردو ئەویشی فارس دروست کردو ئەوەی ئینگلیز دروست کردو ئەلەمانە بۆ هەموو میلەتێکیش یەک پارچە عەرزیاوە تێ بە هەدیە هەموو موچی تۆیە تاپۆی ڕەشەکەی لەسەر تۆیە خۆت بۆت هەیە حکمی بکەیت وەکو چۆن تۆ حەقی خۆت هەیە ماڵەکەی خۆ حکمی بکەیت ئەمما حەقێکی سەرەتایی میلەتی کووردە هەر کەسێک بەم ئوسلوبە بیر بکاتەوە پێڵم ئەو ئینسانێکی هی قەومیە ئینسانی قەومی ڕقی لە میلەتانی تر نییە لە بەروی خۆی ئازاری چێشتووە بەڵام ئەڵێ بابە معقول نییە بانێکە دووهەوە تۆ خوا دروستی کردووی منیش خوا دروستی کردوم بۆچی عەرەب 23 نازانم 23 24 دەوڵەتی هەبێ بۆ کورد یەکدانی نەبێ یەکدانە ئەو فەڵەستینیش خەریکا بێ ئەو فەڵەستینیش یعنی باشە کورد چی کەمترە لەوان کوردیش خوا دروستی کردووە ئەو برادەرەش هەر برادەرێکیش کاڵێ من قەومیم مەرجی یەکەمی قەومی بوون ئەوەیە کە تۆ نەبیتە پیاوی جەلادی کورد نەبیتە محامی و وتەبێژی شۆڤێنیستی عەرەب هەر کەسێ ئەوەی کرد لەوانەیە ڕێکلام بۆ خۆی بکە بەڵام خۆرچی سمێڵی سوور بۆم زاغا نییە لەبەرەوە ئەو ڕاز نییەوە کاگاری یارسین بەرپرسی لە خیچواری پارتی دیموکراتی کوردستان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن زۆر خۆشحاڵم خێرات سەرچاو خۆشەویستان بە یارمەتیاو کارانە بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ